سڵاوتان لەبێ بەڕێزان، زیرەکی دەستکردی ChatGPT گۆڕانکاریەکی گەورەی کرد. حەزم کرد ئێوە ئاگادار کەم گۆڕانکاریەکەشی لە دەستکاریکردن و دروستکردنی وێنەیە کە بەشێکی تایبەتی لە ئایەکەی مۆدلەکەی تەرخان کردووە بۆی کە کەسێک ئیشی وێنەی هەبوو، دەستکاریکردن بوو، دیزاین بوو، هەرچێک بوو لە ڕێگەی ئەو بەشەوە ئەنجامی بە. طبعاً ئەم بەشە بۆ هەموو کەسێک بەردەسە. خۆڕاییەکەی یەک دوو وێنەت ئەیاتێ لە ماوەی 24 سەعاتە ڕێگەت پێەیە، بەڵام ئەویش بەخاوی پرۆسەکەت بۆ ئەنجامەیە. بەڵام ئەگەر کەسێک سەبسکرایبی ChatGPTکە ئەوە ئەتوانێت زۆرترین گۆڕانکاری بە کەمترین کات ئەنجام بات. ئەمە ڕووکاری سەرەکی ChatGPTە. لە دەستە چەپ بەشێکی تر زیاد بووە هەر خۆشی لێ نووسراوە نی و ئەویش بەشی ئیمەیجە. ئەم مۆدلە تازەی ChatGPT کە تەرخانی کردو بۆ ئیمەیج ئیشی زۆر باش وەکو منافسەیەک بەرامبەر گوگل جیمینای دەستیاوەتێ، چکە وەکوەزانن گوگل بەنانا لە ئێستا زۆر باشە بۆ بابەتی وێنە و دەستکاریکردن و دیزاین و ئەمانە، هەر بۆیە مۆدلەشی خسۆتە ڕوو ChatGPT. خۆی لێرەیە چەند نمونەیەک و چەند ستایلێکی یەکتێتەیە کە ئەتوانی سپادی لێ بکەی بۆ گۆڕینی وێنەکەت. ئەگەر نا ئەتوانی لەسەر ئەساسی نووسینێک، دەربڕینێک، ڕایەک یان پرۆمپتێک ئەو کاری کە تۆ دەتەوێت ئەنجامی بی. ئەمە ڕووکاری سەرەکی بەشی ئیمەیجە، توانی سەری شۆک و نموزەجێک توانی سپادی لێ بکەی بۆ وەرگرتنی پرۆمپتەکە یان شتێکە ئەتەوێت. ئێستا ئەمە تاقیکردنەوەیکی بچووکەکەین، ئەویژەوەیە کە وێنەی خانوویەک ئەپلۆد دەکەین ئەیهێنینە ئێرە، ئەمانوێ کەمێک دەستکاریکەین. ئێستا وێنەکە هێنم بەڕێزان، ئەمە وێنەکەمانە، دیقەت بەن خانوویەکی سێقاتە دیزاینەکە، وەش گەراجیەکە و سێقاتە. داوای لێکین کە دەستکاریمان بۆ بکە، بەڵام پرۆمپتێکی سادە یان تێکستێکی سادە اینە کە بە شێوەیەکی خێرا کارەکەمان بۆ ئەنجام با، بەڵام تا تۆ وردەکاری بنووسی بێگومان نەتیجەی زۆر باشتر تێهاتێ. سامە نووسینەکەمان نووسیوە و کلیک لەسەر ئەم سەحماکەی تا بۆمان ئیدتکە. بەڕێزان، ئەمە دیزاینە تازەکەی کە بۆی کردوین. دیقەت بەن ئەمە کۆنەکەیە کە ئێمە یاومانەتێ، ئەمەش تازەکەیە بە شێوەیەکی زۆر جوان و داهێنەرانە کە پرۆمپتێکم مایە، تێکستێکم مایە بۆی گۆڕین بەمە. تۆ ئەتوانیت بەش بە بەشی ئەم وێنەیە دەستکاری بکەیت و بە زیرەکە دەستکردەکە بڵێ کە بۆت لابایان بەشێکی ترت بۆ زیاکە، تۆ حەزت لە دیمەنێکی ترە، لە بەشێکی ترە، لە شتێکی ترە، ئەتوانی زیادیکەیت و گۆڕانکاری لە بابەتی ئەندازیاری و نەخشەکە و خانووەکە یا بکەیت. ئەمە نمونەیەکی زۆر بچووکە کە ئەتوانرێت لە ڕێگەی ئەو بەشەوە بکرێت. کەواتە ئێستا شەڕەکە بۆ بە شەڕی زیرەکی دەستکرد. هەرێکێک لەو ئایانە یا مۆدلی ئەیانی کە هەیە بە نمونە ChatGPT، گوگل جیمینای، مانوس، کلاودی یان هەرێکێک لەو ئەیانی کەتر هەیە، شەڕ بۆ واکەن کە بە کەمترین کات زۆرترین ئیش بکرێت لەسەر ئەیەکان، باشترین ئیش بکرێت، زۆرترین تایبەتمەندی بەردەستکرێت بۆ خەڵک، تا خەڵکێکی زۆر بەکارهێنەرێکی زۆر لە خۆیان کۆبکەنەوە. بۆیە گرنگە تۆش بەقەد ئەوەی کە ئیشت پێێتی فێری زیرەکی دەستکرد بی، فێری مۆدڵەکانی بی، فێری ئەو جۆرانەی بی کە ئیشەکانی تۆ باشتر و خێراترەکەن. هیوادارم ئەم بابەتە سوودی هەبوو بێ و کاتێکی خۆش. خواتان لەگەڵ.